بەخێر هاتن بۆ شەوین ئەستەتیک. من ناوم شەوینە لە وڵاتی بریتانیادا دەنیشم لە تاونێکم لە شاری ویگن. خاوەنی دوو بزنسم، دانێکیان کلینیکە، دانێکیان ساڵۆنە. من خاوەنی سێ منداڵم، سێ کوڕ جوانم هەیە، هەم دایکشم و هەم باوکشم. بۆ من زۆر قورسە کە ئیش دەکەم لەبەرەوەی منداڵەکانم تاوەکو سەعات 5 لە مەکتەب دەمێننەوە، بەڵام بە هەوڵ و ماندووبوونێکی زۆرەوە بوومە تا خاوەنی ئەو بزنسە. بۆ من قورسە، بەڵام بۆ منداڵەکانم هەموو شتێک دەکەم. لەخوا بەزار بێ زۆر سەرکەوتووشم، خەڵکی زۆر ڕازیە. نزیکەی 2 ساڵە منەوە ئیشە دەکەم. هەم ساڵۆنیشم هەیە، هەم کلینیکیشم هەیە. خۆمیش لە ساڵۆنەکەیدا ناکەم، بەڵام لە کلینیکەکەیدا ئیش دەکەم. ئاسان نییە ئەو ئیشەی من، بەڵام هەندێک ئیشەی ئاسانترەکەوان بیکەن. زۆربەی خانم هەیە لە ماڵەوە خواردن دروست دەکەن، دەیفرۆشن، دەتوانن چەند خانمێکی کە بێننە ناو ئیشەکەی. بەڵام وەکو ئیشی من بۆ من ئاسان نەبوو، لەبەرەوەی خوێندنێکی زۆری ویست. من خاوەنی 24 بڕوانامەمە، ئێستا دەرسیش دەڵەمەوە، مامۆستاشم هەر لەو بارەیدا. لەگەڵ دکتۆرێک بێکەوە ئیش دەکەین، بەنیاز ئینشەڵا پرۆژەکەی گەورەتریش بکەین، شەهادەی بەرزتر و بەرزتریش بەدەست بێنم. تەماعم لەوەیدا کە فێچەیەکی جوانتر، بڕاندێک دانم بە ناوی شەوینەوە کە هەر کەسێک هات ئیشێکی جوانی بۆ بکەین. من بە حکمیەوەی لە 14 ساڵیەوە هاتوومەتە وڵاتی بەریتانیای. لە کوردستان نەمخوێنرا، سەرەتایی ناوەندیم لەوێ خوێندووە، بەڵام تەمەنێکی زۆر کەم هەبوو. ئەوزام دووی ناوەندی بووم کە هاتم وێرە. لێرە دەستم کردەوە بە خوێندن و لە کۆلێجەوە ستارتم کرد بۆ بەشی جوانکاری. ئێستا خاوەن 24 بڕوانامەمە، هەم مامۆستاشم، هەمیش ئیشەکەش دەکەم. بڕوانامەکانم دیارە لە بواری لێزەرە، تاتۆ لابردنە، فیلەرە، بۆتۆکسە، پەڵە لابردنە، خوێنگرتنە، کانوو لە دانانە، ئاو هەڵواسینە. ئیشەکان زۆرن. لە ژووری ئەو دووشەوە چەند جیهازێکی تایبەتمان هەیە بە تاتۆ لابردن و مولابردن و دووچاوپاکردنەوە و فەیشڵ و زۆر شتێکە. لە قاتی سەرشەوە بیناکە بخۆ 4 قاتە، بەڵام من 2 قاتی بەکاردێنم. لە قاتی سەرشەوە ساڵۆنە تایبەت بە ئافرەتان. ژوورێکی کەشمان هەیە کە تایبەتی دکتۆرێکە، دکتۆری عەمەلیاتی گەورەیە، لەگە خۆم ئیش دەکە، ئەو ئیشی خۆی دەکەم، ئیشی خۆم دەکەم. حساسەت بە هیچ عیلاجێکی نییە؟ هیچ بە دەرزی بە دەرمان؟ نەوەڵە تا ئێستا نەمبوو. قوڵتم دەدەی؟ بسم الله. ئێستا خوێنەکەی دەگرین، دەکەینە پلازما. کێشەی وەرینی هەیە و کاکەیە. بە زۆر کەسیشم گوتووە ئەوەی کە تەلەفۆنیش دەکات پرسیار دەکات بە هیچ شێوازێک شامپۆ لەگەڵ ڕۆن، هەر ڕۆنێک بێ، ڕۆزماری بێ، وەرەڤە هەر کامێکیان بێ، هاوکاری قژ ناکە کە قژ بێنێتەوە. ئەوە تەنها ڕێکلامێکە و هیچ شتێکیان نیە. شامپۆش هەروەها. میزۆپلازما باشترین شتە کە ئەو کەسە بەکاری بێنێ، لەبەرەوەی هەم عیلاجی قژە، هەمیش پلازمای خۆیەتی، پرۆتین و خوێنی خۆی، هەموو بەشەکانی خوێنی باشەکەی دەگرین، خراپەکەش فڕە دەدەین. ئێستا ناوەکەمان لەسەر نووسی، دەکەینە ناو جیهازەکەیەوە، دەکەینە پلازما. ئێستا خاتونە جوانی بەردەستم، ئیشی پاکردنەوە بۆ دەکەم، لەبەرەوەی پێستەکەی زۆر پیس بووە. سەرەتا جوان بۆی دەشوین، بە ئاوێکی شیلەوتێن بۆی پاک دەکەینەوە جوان. دوای ئەوەی ئیشی پاکردنەوەکەی بۆ دەکەین و دوای ئەوەش دەتوانین پەڵەکانی بۆ لابین و پاشماوی زبکەکەی لابین. ئەو ئافرەتانێک کە بەعام لە وڵاتی بەریتانیانە کێشەی پەڵەیان زۆر هەیە، کێشەی قژوەرینیشیان زۆر هەیە، بەڵام پەڵە زۆرە. ئیشی پەڵیان بۆ دەکەم، پەڵیان بۆ لا دەبم، شتێکی زۆر جوان دەردەچێت، پێستیان دوای زۆر بریقەدار و جوان دەردەچێت، زۆر ڕازینە لە ئیشەکەی. بەڵام چەند جەسەیەکمان هەیە کە بەزە سەریش دەکەین لەسەر پەڵە. بۆ لایەنی قژیش کە پیاوان زۆر کێشیان هەیە،
زۆر دێن بۆ قژەم ئەوەیش هەر جەلساتە 5 جەلسە بکەم زۆر ئیسپادی لێ دەکەم لە ماوەی 6 مانگیدا قژێکی زۆر جوان دێتەوە بۆ لایەنی فیلەر و بۆتۆکس و شتانەش زۆر گەنجمان هەیە لە تەمەنیشی زۆر کەمەوە چرچولەتی دەموچاویان دەست پێ دەکات هەندێکیشیان زۆر تاخیر دێن تۆزە قورسە لابردنی بەڵام ئیشێکی جوانیان بۆ دەکەین بەداوی ئاڵتونیشەکان بۆ دەکەین ڕاکێشانی دموچاویشمان هەیە کە پێسەکە داکەوتووە و ڕادێکەشینەوە سەرەوە وای 12 هەفتە داواکە وردە دەست دەکات بەتوانەوەی دەبێتە کۆلاجین و دەبێتە هۆکارێک بۆ تومبوونەوەی پێست شتی کەشمان زۆر هەیە فیلەر و بۆتۆکس و پەڵە لابردن و قێش بە دەرەجەیە کلایەنتمان هەیە خەڵکێکی زۆر دێ بۆ ویشەی بۆ تاتۆ لابردنی ئەوە هیچ هەر زۆرە بۆ مو لابردنی هەم بۆ ئافرەتان هەموو جسم و هەم بۆ پیاوانیش دەموچاو و پژمول و ئەوەشمان زۆرە بۆلانی پاکردنەوەی دەموچاویش زۆر زەرورە کە ئینسان مانگی جارێک لایەنی کەم ئەو کاتە بەخۆی بدا کە بێت دموچاوی پاکاتەوە بۆ ساڵۆنیش بۆ ئافرەتان دەتوانن بێن قژ بڕین و مەیکەپ و برژانگ و نوێنۆک و ئیشەکانی خۆیان چیان پێویست بوو دەتوانن ئەوەش بکەن ئێستا ستیممان بۆ کردووە پێسەکەی شێدار بۆتەوە دوای ئێوە پێسەکەی بخان دەکەینەوە جا بە جیهازی بۆی پاک دەکەینەوە بەڵام هەتاوەکو پێسەکەی شێدارە ئەو پێسی بۆ دێنمە دەرێ ئەجا دەست دەکەم وێشکردن لێرە ڕۆژانە 4 ئافرەت بەیەکەوە ئیش دەکەن خۆم خاوەنکارم ئەوان چەند خاوەنکارن بەڵام قەت وەکو بۆسێک ڕەفتار ناکەم وەکو زۆر کەسێکی ئاسایی بەیەکەوە ئیش دەکەن وەکو دەستە خوشکێک بەیەکەوە هەم باسی ڕۆژانی خۆمان دەکەم هەم خۆشی هەمیش ناخۆشی سەیری کامێڕەی مەکەن کە بەس خۆشەکان دەبینن زۆر ناخۆشی هەیە لە پشەوەوە بەڵام ئینسان دەبێت بەردەوام بێت لەسەر پێی خۆی بوەستێ لەگەڵ خۆم سێ ئافرەتی کە ئیش دەکات لە کلینیک و لە ساڵۆنەکەشدا و یەکشەم تا پێنجشەم کلینیک و ساڵۆنمان کراوەیە ئێرە بەشێکی کەی ساڵۆنەکەمانە کە هەموو شەکانی جوانکاری ئافرەتانی دەکرێت وەکو بڕین و ڕەنکردن و برژانگ و نوێنەوە کۆشتانە بەڵام بۆ ئافرەتانی کە تازە هاتوونەتە وڵاتی بەریتانیا و لە ئوتێلەکانن هینمان کردووە بە فری دەمانە بە بەلاش ئیشیان بۆ دەکەین قژ بڕینە شۆردنە بۆ ئافرەتانی کە لە بەریتانیاشن حەز دەکەم دەستێک بەخۆیاندا بێن هەموو ئیشەکانم لە ئێستادا کردوتە نیوە قیمەت 50% ئۆف بۆ ئەوەی بێن بخۆیان ڕابگەن هەم پارێکی کەمش ببنن و هەم ئیشێکی جوانیشان بۆ بکەین سلااوتان لەبێ من ناوم ژینۆیە و وەکو ستافێک لای شوێنخانی شەکەم لە بەشی لەیزەر و تاتۆڕیمۆڤە و پاکردنەوەی پێست و ئەو شتانە ئیتر ڕۆژانە مشتێکی زۆر سەردانمان نەکات و لە ئیشەکانیشمان زۆر ڕازیە وە شوێنخانیش کە لە لای ئیشەکەم کەسێکی زۆر باش و زۆر سەرکەوتوویە زۆر لێی ڕازیم ئیتر مشتریەکانیش زۆر لە هەم لە بواری ئیشەکانەوە هەم لە بواری ڕەفتار و شتەکەیەوە زۆر لێی ڕازین کەسێکی زۆر سەرکەوتوویە و زۆر سپاسیشی دەکەم کە چەندەها کەسی وەکو منی هێناوەتە ئێرە و ئیشی داوەتێ من ناوم شنۆیە و خەڵکی سلێمانیم و ماوەی چەند ساڵێکە لێرە ئەژیم من لە لای شەوینخان شەوین ئەستاتیک لێرە ئیشەکەم بەڕاستی کۆمەڵی ستافین لێرە کە وەکو هاوکاری یەکین کە وەکو مناڵی عایلێک لێرە ئیشەکەین بەڕاستی شەوینخان کەسێکی بەتوانەوە لێ هاتووە لە ئیش و کارەکانیە کارێکی وای کردووە کە مشتری زۆر لێ ڕازیە خۆشەویستی ئەو خەڵکەوەی لێ کردووە کە ڕۆژ بە ڕۆژ سەرکەوتوو بێ لە ئیشەکەیە و پەرە بە ئیشەکەی بدات و بەڕاستی ئێمەش وەکو کارمەندێ زۆر لێ ڕازین
کارێکی وەی لێ کردووە کە مەسەلەن ناتوانانی ئەستەمە ئێرە جێبێڵین ڕۆژانە تەعاملمان لەگەڵ خەڵکە یعنی بە شێوەیەکی ئاسایی وەکو فامیلیە گوین لەگەڵ مشتەرەکانمانە. سڵاو، من شوان وەک دانیشتوویەکی وڵاتی بەریتانیا لە شاری لیڤەرپولەوە هاتووم بۆ ویگن بۆ لای شەوین ئەستەتیک. بۆیە شەوین ئەستەتیکم هەڵبژارتووە بۆ ئەنجامدانی PRP بۆ قژم. من پێشتر زەرعم بۆ قژم کردووە بۆ ئەوەی لەوەرین بیپارێزم. هاتووم شەوین ئەستەتیکم هەڵبژارتووە بە حکمی ئەوەی ئێمە لە وڵاتی بەریتانیا بەهۆی کەمی دەرکەوتنی خۆرەوانەوە پێویستمان زۆر بە PRP و ئەم شتانەیە بۆ قژمان. زۆر سپاسی دەکەم و هەروها لە ڕووی پرایسیشەوە زۆر باشن ئیشەکانیان، زۆر باشە. سپاسی ئەو ستافەشەکەم کە لای شەوینخان ئیشەکە ینی پەیوەندیەکی خوشک و برایی دروستەکەنەوەندەی کە لەلایەن ئیشەکەیت و زۆر سپاس. لە لەندەنەوە هاتووم سەردانیام خاتونە بەڕێزەم کردووە لە شاری ویگن. بەڕاستی دەستخۆشییان لێکم، ئیشەکانیان زۆر جوان و شازە. هاتووم بۆ ئەنجامدانی پلازمای قش. ئەمە دووەم جەلسەمە، بەڕاستی قژم هەڵوەرینێکی زۆری هەبوو. ئەمە دووەم جەلسەمە، ئیسفادەیەکی زۆرم لێ کردووە، بەڕاستی جێی دەستخۆشی ئیشەکانیان. دوقسەمەوەیە زۆر کڵینی کراونەتەوە کە زۆربەی ئافرەتەکان هاتوونەتە ناو بوارەکەی، بەڵام پرۆفشناڵ نین بەداخەوە. زۆر کەسیش بوونەتە قوربانی، زۆر کەسیش سەقەت کراوە. زۆر کلاینتم هەیە، زۆر کەس دێتە لای من کە ئیشەکەی بەدڵ نەبووە، یاخود پێستی زۆر گۆڕاوە، یاخود پێستی زۆر سەقەت کراوە. ئەوانەی کە کلینیک دادنێن شەر نییە هەمووی پرۆفشناڵ بێ. ڕاستە بۆیان خوێندووە، ڕاستە، بەڵام کەسی پرۆفشناڵ ئێمە چەند کەسێکی دیارین لە وڵاتی بەریتانیا کە ئیشەکەمان سەرکەوتووە، بزنسەکەشمان سەرکەوتوویە، کە خەڵکێکی زۆر لێمان ڕازیە. بۆ ئافرەتانی کوردیش تکا دەکەم بە دەستمان بەشی خۆتان، ئەوانێک تایبەتی کە سنگڵ مامن مێریان نەماوە یاخود جیا بوونەتەوە دەتوانن لەسەر پێی خۆتان بوەسن. شەرنە ئیشی من بێ، هەزارها ئیشی کە هەیە. دەتوانی لە ماڵەکەی خۆتدا لەسەر تەباقەکەی خۆتدا خواردن بفرۆشی، یعنی ئیشێکی زۆر باشە و جوانیشە و هیلاکەتێکی واشی ناوێ. دەتوانن ئیشی نینۆکەن، ئیشی برژاکەن. ئێستا هەر کەسێک ئافرەتی کورد بزانە ئیشی نینۆک بکە، ئەمن هینە ئیشی دەدەمەیە، با بێتە لای منیشکە، بێتە لای کەسێککە ئیش بکە. زۆر نازم ئیشەکان زۆرن، یعنی بەس زۆر لە خۆیان قورس کردووە کە دەترسێن بێنە دەرێن. مەترسن، من خاوەنی 3 منداڵم لەسەر پێی خۆم وەستاوم، شکر بخوا خاوەنی 2 ئیشی خۆشمم، نەخوازێت دانەیەک. قورسە قوربانی زۆر دەوێ، من بە ئاسانی نەگەیشتومەتە ئێستا، بەڵام بەڕاستی قورسە، بەڵام دەتوان لەسەر پێی خۆتان بوەسن. ئێستا من ئیشەکانم ئاسان کراوە، ئیشەکان بۆ من زۆر خۆشە کە دوای ئەو هەموو ماندووبوون و هیلاکەی گەیشتومەتە ئەنجامێک کە شەکانم دیارن، کە ناسراوم لەلایەن خەڵکەوە.